سلااوان لەبێ سلااو بۆم دەرفەتە بە ئاسان بینیمان لە ماوەی ڕابردووە ئەو بەرز و نزمەی لە ماوەی ڕۆژێکا ڕوایە پێوێنە بۆ لە مێژووی نرخی نەوتە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە لە یەک ڕۆژە زیاتر لە $20 بەرز و نزمی کرد و لە ماوەی 2 هەفتە زیاتری ڕابردووە هەموو ڕۆژێک نائارامیەک دڵە ڕاوکەیەک بەرز و نزمیەکی زۆر لە نرخی نەوتە هەیە و ئاستی بەرزبوونەوەکەش چاوەڕوان نەکراو بوو بەوەی کە شەڕەکە چاوەڕوان نەکراو بوو زۆربەی بۆچوونەکان بەوە چون کە شەڕونەیە بەڵام کاتێک کە شەڕەکە ڕوویە و بازاری نەوتی شۆک وەزانین بازارێکی زۆر هەستیارە و ئەم بەرزبوونەوەی نرخی نەوتە وەکو وڵاتانی ئۆپیک دەیڵێن و کۆمپانیای فرۆنی شێڵێ ئیستا پەیوەست نییە بە خستنە ڕووی نەوتەوەواتە کێشە لە خستنە ڕووی نەوتانە زیاتر کێشەکە جیۆپۆلۆتیکە و کێشە ئاسایشی وزەیە کە بگات بە ئەوروپا و ئەمریکا ئەمە هۆکاری سەرەکیە لەسەر ئەوەی کە نرخی نەوت بەرز بووتەوە و لە ماوەی ڕابردوو شاکە بینیمان نرخی نەوت داشکانێکی زۆری بەخۆیەوە بینی ڕۆژی دوێنێ و پێرە ئەویش بەهۆی ئەو لێدوانەوە بوو کە 2 ڕۆژ لەمەوە پێش سەفیری ئیمارات ڕایگەیان کە پێویستە کە بەرهەمی نەوت وڵاتانی ئۆپیک پلاس و ئۆپیک بەرهەمی نەوتیان زۆر بکەن ئەمە وای کرد کە نرخی نەوت داشکانێکی زۆر بخۆیەوە بینێەوە ئاماژەیەک بوو بۆ ئەوەی کە احتیمالی هەیە ڕێکخراوی ئۆپیک پلاس یاخود هاوپەیمانێتی نەکرێکراو هاوپەیمانێتی ئۆپیک پلاس سەرەتایەک بێ بۆ هەڵۆشانەوەی بەڵام زوو وەزیری نەوتی وزەی ئیماراتی بەخۆی گەشت و دانی بەوانە کە ئێمە پابندین و ئەو ئۆپیک پلاس هەر بڕیارێک با ئەمە پێ بەواندین ئەوە بوو تۆزێ ئارامێکی گەڕانەوە تەبیعی ئەم ناسەقامگیریە لە سیاری نەوتە هەمووی پەیوەستە بە بەو گەماروانەی کە بڕیارە بخرێتە سەر رووسیاوە بەشێکی خراوەتە سەر رووسیا و مەترسی ئەوە هەیە کە تا ئیستا سەکتەری وزەی نەگرتوێتەوە ئەگەر سەکتەری وزە بگرێتەوە هەندێک ناوەندی لێکۆڵینەوە و بە دوچوون وازانن کە ئەگەر بەردەوام بێ بەم شێوەیە و سەکتەری وزەی رووسی بگرێتەوە بە شێوەیەکی کاملی نرخینەوە بۆ $240 بەرز بێتەوە ئەمە نرخێکی بێوێنە ئەبێ ئەگەر ڕوو بدات تەبیعی هیواکانیش بەوەن کە نەگەین بەو ئاستا چونکە بەڕاستی هەموو شمەکەکان هەموو شتێکی ڕۆژانەی کە ئێمە بەکارێنین پەیوەستە بە نرخ و بەنەوتەوە و بەرهەمە نەوتەکانەوە کاتێک کە نرخیان بەرز بێتەوە هەموو کاڵایەکی تریش لە بەرامبەرداوەکو ئەبینین لە بازارەکانی جیانە تەنها کوردستان نیە نرخەکان بە شێوەیەکی چاوەڕوان نەکراوە زۆر بەرز بۆتەوە. باشە کاگەردگار ئێمە لە کاتێکدا کەنەوەت بۆ ئاسێکی بەرچاو دابەزی بوو کە لە هەمان کاتدا دابەزی بۆ $20 ئێمە هەر لە قەیراندا بووین لە ئێسادا کە لە 2 ڕۆژی ڕابردوودا گەیشتە $130 و لە ئێسادا هاتوتەوە زیاتر بۆ $110 ئێمە هەر لە قەیرانداین بۆچی پێ وایە کە ئێمە وڵاتێکی فرۆشی نەوتین خۆمان خاوەنی بەرهەمێنەری کێڵگەکانی نەوتین لە هەمان کاتدا بەڵام هەر لە قەیرانداین ئەمە دوو لایەنی هەیە یەکیان پەیوەستە بەوەی کە ئێمە وڵاتێکی هاوردەکەرین لەگەڵەوەی کە وڵاتێکی هەناردەکەری نەوتین بەڵام هەچیشتی ترا هەرچیسی لە عوشمەکی ترا ئێمە هاوردەیەکەین لە دەرەوە و ئەمانش پەیوەستن بە سیاری نەوتەوە ئاسایشی ئابووریمان نییە بۆ ئەوەی بتوانین پشت بە خۆمان بکەین لە کاتی ئەزمەکانە بەو شێوێ بەروبوومە نەوتەکان هیچ ئیسفادەیەکی لێ ناکەین پەترۆکیمیات هیچ ئیسفادەیەکی لێ ناکەین ئێمە نەوتەکە لە زەوی دەرێنین و بە خاوی دەینێرینە دەرەوەی وڵات و بۆ فرۆشتن لایەنەکەی تری ئەوەیە ئیدارەدانی سەکتەری نەوتەوە ئەو داهاتەیەکە لە نەوت ئەگەڕێتەوە و ئەو چەندین دار ئاماژەمان پێ کردووە کە ئیدارەدانێکی خراپ لە سەکتەری نەوتاگەڕ هەیە و داهاتێکی زۆر کەم لە داهاتی نەوت و لە بەرهەمی نەوت و فرۆشی نەوت ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان باشترین بەڵگەشەوە بوو کە لە چەند ڕۆژی ڕابردووە سەرۆکوەزیران ئاماژەی پێکرد کە تەنها دوای ئەوەی کە چاکسازیەکی زۆر کراوە یعنی دوای ئەوەی کە لە 3 ساڵی ڕابردووی دەست بەکاربوونی کابینەی نوێ کە دیعای چاکسازیەکە یاخود دروشمی چاکسازی هەڵگرتووە دوای ئەوەش توانیوێتی بگاتە ئەوەی کە لە ساچلوویەکی داهاتی نەوت بگەڕێتەوە تەبیعی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئیحسایەکان ئێمە من لێرە ئەتوانم بڵێم وەکو ڕێکخراوی ڕوونبین قسەت بۆ بکەم کە ئێمە چەندین وردبینیمان کردووە و چەندین لێکدانەوەمان کردو بۆ داتانەی تەنها حکوومەت خۆی لە ماوەی ڕابردووە بڵاوی کردوێتەوە بە ناوی ڕێکخراوی دیلۆیتەوە یاخود کۆمپانیای دیلۆیتەوە کە وردبوونی بۆ سەکتەری نەوت کردووە ئەبینین لە ماوەکانی ڕابردووە کۆمپانیا نەوتیەکان لەو ڕێژەیە کە حکوومەت ڕایگەیاندووە
کەمتریان وەرگرتووە نەک لە 1940 لە هەمان کاتا حکوومەتی هەرێمی کوردستانیش بە معدلی ئەگەر سەیریکەین لە چەند ساڵی ڕابردووە لە بینی لە 1932 بۆ لە 1939 بۆ لە 1940 هەر بە پێی داتاکانی دیلۆیت لە داهاتی نەوتی بۆ گەڕاوەتەوە لەبەرەوە داهاتێکی کەم ئەگەڕێتەوە بەهادەردانێکی زۆر هەیە لە سەکتەری نەوتە تەنها ئەوەیە و هیچی تر نییە و دیستان ئەوەشمان بیر نەچێت زۆر دڵمان خۆش نەبێت بە بەرزبوونەوەی زۆری نرخی نەوت چونکە لە هەمان کاتا کە نرخی نەوت زۆر بەرزە بێتەوە لە ڕاستە داهات بەشێکی زیادەکە بەڵام بارگرانیەکی زۆرە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە چونکە داهاتی نەوت بە کاملی ناگەڕێتەوە لەبەرەوە بارگرانێکی زۆرە لەسەر هاوڵاتی دروستە بێ و شمەکەکان نرخیان زیادە بێ و لەم ئەزمەی واتەکە گیادگار ئێمە لەبەرەوە دڵخۆش نەبین کە داهات لە ئێسادا بە تەواوی ناگەڕێتەوە خەزێنە یاخود کێشەی تر هەیە لەوەی کە دڵخۆش نەبین بەوەی کە جارێکی کەش نرخینەوەت بەرز بێتەوە ئەم نرخ بەرزبوونەوە زۆرە ئەم نرخ بەرزبوونەوە زۆرە نە لە بەرژەوەندی وڵاتانی بەرەمهێنی نەوتانە لە بەرژەوەندی بەکاربەرانی نەوتە چونکە وا ئەکا کێشیان بۆ دروست بێ و وڵاتانی بەرەمهێنی نەوت چ ئۆپێک چ ئۆپێک پلس و وڵاتانی تر چەندین جار ڕایانگەیاندووە سیاری نەوت لە بینی 65 بۆ 75 دلار سیارێکی ڕازیکەرە بۆ هەموولا چونکە لە مقابلە بژانەوەی ئابووری بەدوایە و زۆر بەرزبوونەوەی نرخی نەوتیش ڕکوودی ئابووری بەدوایە ئەمە کێشەکە دروستەکە لەبەر ئەوە تەنها چارەیەک ئەوەیە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێ ئەگەر کردوێتی نازانم کردوێتیانە ئەڵێ کردومە زیاتر چاکسازیەکانی جدیتر بێ نەتیجەی هەبێ داهاتێکی زیاتر بگەڕێتەوە بۆ ئەوەی بتوانێت بەلایانی کەمەوە کاری ڕۆژانەی خۆی پێ بەسەر بگا ئەوەی سابینین ئەو داهاتەی کە لە نەوتێتەوە کە ڕاستە چەندین ساڵە وەبەریانانەکرێت لە سەکتەری نەوتا بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ساڵ دوای ساڵ باریشانی قورستر بووە و قەرزەکانی زیاتری کردووە ئەمانە هەمووی ئاماژەی زۆر ڕوونن کە کێشەی گەورە لە بەڕێوەبردننی سەکتەری نەوتا هەیە و پێویستی بە چاکسازی فعلی هەیە تەنها گفتارنا چاکسازی کردەیی کە دەرەنجامی هەبێ من و تۆی هاوڵاتی دەرەنجامەکەی ببینین ئەویش لەوایە کە لە گیرفانی هەریەک لە ئێمە و لە حرەکەی بازار و جموجوڵی بازارە ڕنگدانەوەی هەبێ باشە کەواتە سەبارەت بەوە کاگیادگار ئێمە دڵخۆش بین بەوەی کە نرخی نەوت بەرز بێتەوە یاخود دڵگران بین لە هەمان کاتدا تا نرخی نەوتیش بەرزتر بێتەوە نرخی بنزین و کۆمەڵێک سوتەمەنی تریش هەر بەرز دەبێتەوە و ئەرک و بارگرانێکی ترە لە سەرشانی هاوڵاتی بەتاکید ئەم بەرزبوونەوە زۆرە مای دڵخۆشی نییە چونکە دڵە ڕاوکیەکی زۆری هەیە و بازاڕی نەوت تووشی شڵەژانێکی گەورە بووە کە لە مێژووە کەمیێنەیە لەبەرەوە نەخێرەمە حاڵەتێکی ئیسیسناییە ئەبێت تێپەڕێ و نەوت بگەڕێتەوە بۆ سیاری ئاسایی خۆی لە هەمان کاتیشە ئەبێ ئەو ئاماژەی پیاین کە تا ئێستا ناتوانین ئیستیغنا بکەین لە نەوت و لەم سەرچاوە نەوتە کە نەوت و گاز کە دوو سەرچاوی حەوێوین و ئێمە چاوەڕێی ئەوەمانە کرد کە ئێستا جیهان بەرەو ئەوە بڕوا وزەی پاک بەکاربێنێ وزەی نوێ بۆ بەکاربێنێ بەڵام لە ئێستا ئەبینین بچووکترین کێشە لە ئیمداداتی نەوت و کێشە جیۆپۆلۆتیکەکان و ئاکاکە ئاسایشی ئەوروپا کە باسی ئاسایشی ئەوروپاکەین پیشەسازی ئاسایشی پیشەسازیە کەوێتە مەترسیەوە لەبەر ئەوە تا ئێستا نەوت تاکە سلعەیەکە کە بتوانین با شێوەیەکی سەرەکی پشتی پێ بەسین و ئابووری محرکی گەورەی ئابووری جیهانە بەڵام لەگەڵەوەشە بێ ئەمە زەنگێکی ئاگادارکردنەوە بێ بۆ ئەوەی هەنگاوەکانی هەنگاونان بەرەو وزەی نوێ بووەوە سەریعتر و خێراتر بکرێ بۆ ئەوەی لە ژێر ڕەحمەتی ئەم بەرز و نوزمی و ئەم کێشایە نەبین هەمیشە و چەکێکە کە زۆر جار وڵاتانی زلهێز بەکاریان هێناوە بۆ مەساڵحی سیاسی لەبەرەوە لە ژێر ئەوە ژمونە بێت دەرچین بەرەو ئەوەی وزەیەکی نوێ بۆ خۆمانەوە بۆ نەوەی ئایندا و بتوانین ئەم زەویی کە تیاژین پارێزگاری لێ بکەین. باشە کەواتە کاگیادگار دەبێت پلان چی بێت لە ئێسادا کە ئێمە چۆن سوود لە بەرزبوونەوەی نرخی نەوت وەربگرین کە بۆ کاتێکە وڵات تووشی قەیران بۆ یاخود دابەزینێکی تری بەرچاوی بەخۆ بینی وەکو ساڵانی ڕابردوو ئێمە پلانمان چی بێت لە ئێسادا و چۆن بتوانین یەدەگی وڵات پتە بکەین ئێستا لە ئێستادا هەرێمی کوردستان فرسەتێکی گەورەی لە بەردەستە ئەگەر خۆی نەخست بێتە ژێر ئیلتیزاماتێکەوە نەتوانێت لێ دەرچێ ئێستا خواستی نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خواستێکی زۆری لەسرە بۆ ئەوروپاوە بە ئاسانی ئەفرۆشێەوە نرخی بەرزترە زۆر جار نرخی
لە برنت بەرزترە کە ئێمە ئێستا بەو ڕاگەیانەی کە حکوومەت ڕایگەیان و $7 کەمتر ئەگەر دوای چاکسازیش کردوێتی تەبیعی دوێنێ داتایەک بڵاو کراوەتەوە کە ماینە 4 دەفرۆشراوە چەندێک ڕاستە چەندێک دقیقە نازانم بەڵام ئەبێ ئێمە لە فکری ئەوە بین کە ئێستا فرسەتێکە کە کاتێ نرخی نەوت بەرزە و نەوتەکەمان خواستێکی زۆری لەسەر لە ئەوروپایە و بازاڕی ئێمەش بازاڕی ئەوروپایە تاکو ئێستا لەبەرەوە بتوانین ئەو نرخی کە پێفرۆشین زیادی کەین لە هەمان کاتیشا چاکسازی لە هەموو سەکتەرەکان لە خەرجیەکانە بکەین و بتوانین پارێکی زیاتر بگەڕێنینەوە بە هەمان شێوە داهاتی ناوخۆ سەرچاوەکانی تری داهاتیش زیاد بکەین شەفافیت زیاد بکەین و چاکسازی بکەین لە فرۆشی نەوت لە گواستنەوەی نەوت لە بەرهەمێنانی نەوت لەو پشکانی کە ئەیرێ بە کۆمپانیا نەوتەکان کە زۆر جار لە حەدی خۆیان زیاتر وەریان گرتووە بە اعترافی حکوومەت خۆی نەک بە قسەی هیچ پسپۆڕێک یاخودی چاودێرێک حکوومەت خۆی هەڵێ زۆر جار ئەو نە ئاگیان لە سەکتەری نەوت نە بۆ کۆمپانیا بۆ پارەی وەرگرتووە کە شایستەی ئەوە نە بۆ پارە وەگرێ لەبەرەوە ئەبێ ئەمە زەنگێکی مەترسیدار بێ هەرچەند 3-4 ساڵە بواە زەنگی مەترسیدار بواە حکوومەتی وشیار بکردایەتەوە بێدار بکردایەتەوە بۆ ئەوەی چونکە بەڕاستی ملت تحملی کرد کەم ملت هەیە وەکو ملەتی کورد بتوانێت بەرگەی ئەو هەموو قەیرانە ئەو نەبوونیە ئەو کەمی موچەیە بگرێ لەگەڵەوەشە لەسەر قاچی خۆی وەستا بێ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو چۆنەڵێ لەکیە خۆشبەختە کە ملەتێکی وای هەیە بەڵام ئەبێ قەدری ئەوە بزانێ ئەم تحملەی ملەتی تاکو سەر بەرگە ناگرێ باشە کاگیادگار و عێراقیش وەکو هەرێمی کوردستان مامەڵە بەنەوتەوە دەکات بەڵام لە ئێستادا عێراق دەڵێت بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە بۆ ئەم ساڵ داهاتی بۆ $20 ملیار زیاد دەکات پێ دوایە هەرێمی کوردستان ئەگەر بەم شێوەیەش موچە دابەش دەکات پێ دوایە داهاتی بەم شێوەیە زیاد کات یاخود پێ دوایە ببێتە خاوەنی داهات نەخێر حکوومەت یاریمی کوردستان ڕایگەیان بە ڕاشکایی ڕایگەیان لە وتارەکەی یاخود لە پرس کۆنفرانسەکەی سەرۆکی حکوومەتە کە لە باشترین حاڵتە لە ساچلو یەکی بۆ ئەگەڕێتەوە کە لە ساچلو یەک ئێمە تەسەوەرمانە کرد ئێمە لە چەند حاڵەت لە چەند ساڵی ڕابردووە چەند جارە بۆ لە 150 لە 152 هەر بەپۆی راپۆرتەکانی دیلۆیت گەڕاوەتەوە کە من لە بەردەستمایە زۆر جارە بۆ لە 144 گەڕاوەتەوە لە 148 گەڕاوەتەوە ئێستا حکوومەت پێمانەڵێ ئێمە ئەتوانین لە 141 بگەڕێنینەوە ڕاستە لە فترەیە لە فترەکانە ئەکرێ طبیعی ئەم بەرزونزمێ لە گەڕانەوەی داهاتیش دیشان جێی پرسیارە ئەو بەرزونزمێ لە حیسەی کۆمپانیەکانە کە زۆر جار بەرزونزمێکی لە ڕادە بەدەریتیایە لە کاتێکاتەوە معادلەیەکت هەیە حساباتی پێەکەی کە چۆن پشکی کۆمپانیەکان و پشکی لایەنەکانی ترجیاکەیتەوە ئەمانش هەمووی جێی پرسیارن و جێی گومانن لەبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت پێوتی نوتی لە باشترین حاڵەتان ناتوانم لە ساچلویەکی زیاتری داهات بگەڕێنمەوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆر کەمە بەداخەوە چلوویەکەی سەرۆکی حکوومەت باسی دەکرد $625 ملیۆن دەکات بەڵام پێ دوایە بۆچی لە ئێساشدا ناتوانێت کە ئەو بۆ مانگی 2 دەست بۆ داهاتی مانگی 3 دەبات پێ دوایە بۆ مانگی 1 دەست بۆ داهاتی مانگی 2 دەبات کە $625 ملیۆن لە 141 ئەو داهاتی نەوتەیە کە دەڵێت دامان ناوە بۆ موچەی فەرمانبەران ئایا بۆچی پێ دوایە ئەم ناشەفافیەش لێرەدا کێشەکە سەر لەبەری سەکتەری نەوت ناشەفافە نازانین بە چەند فرۆشراوە پێمانەڵێ ئەوە بەرهەممانە ئێمە خۆمانین تەخمینەکەین بۆ ئەوەی احتیمالیە لەسەر قسەکانی ئەوان کاڵێ ماینەس ئەو نەفرۆشراوە ئایا بە ماینەس ئەو نەفرۆشراوە یا کەمتر یا خودەمە ڕقممان چونکە من بەڕاستی وردبینیەکەم کرد بەس بۆ داتاکانی کە دیلۆیت بڵاوی کردوێتەوە لە ساڵی 2007ەوە تاکو 2021 6 مانگی یەکەمی 2021 کە ئەم داتایانە حکوومەت پێیوتین کۆمپانیا نەوتەکان لە 143 لە کۆی هەموو داهاتی نەوت وەرەگرن بەڵام ئەو داتانەی کە حکوومەت بڵاوی کردوێتەوە حکوومەت خۆی بە داتای فەرمی ناوی ناوە بە داتای متمانە پێکرا و ناوی ناوە ئەم داتایانەوەمان پێناڵن جیاوازیەکە زۆر ئەگەر معدەلی هەر 3-4 ساڵەکە وەرگرین لە 28.3 کۆمپانیاکان وەریگرتووە ئەگەر ساڵ بە ساڵ وەریگرین لە بینی لە ساسی بۆ لە ساسی و دووە یعنی هێشتا فەرقەکەی ئەو ڕێژەیە کە سەرۆکی حکوومەت وتوێتی هێشتا نزیکی لە 10 بۆ 12 بۆ 13 جیاوازی هەیە کەواتە ئێمە ناتوانین متمانە بەو ڕقەمانە بکەین کە بڵاوەکرێتەوە بەداخەوە چونکە ڕقەمەکان تەنها ڕقەمن هیچ شتێکی تری پشت ڕقەمەکانمان
پێ ناڵێ کە چۆنچۆنی کراوە و چەندێکی بۆ کوێ چووە و چەندێکی قازانجە چەندێکی خەرجیە چەندێکی بۆ بۆریەکانە بۆچی بۆریەکان وایە چەندێکی قەرزە ئەو قەرزانە هیچین لەکوێوە هاتوون بۆچی کراون نرخی نەوتەکەت بە چەندێ فرۆشراوە مانگی پێش و مانگی پێشووتر من لە چەند ڕۆژی ڕابردووە لە کەناڵێکی ترەوە تەحەدای ئەوم کرد حکوومەت هێرێمی کوردستان کە ئیدعایەوە کە چەند ڕۆژی پێش و باسی شەفافیەتی کردووتی ڕۆژنامە نووسان دەتوانن لە وەزارەتی دارایی یاخود لە وەزارەتی سامانە سروشتەکان داتا وەرگرن و هەمووی لەبەردەسایە من لێرەوە تەحەدایەکەم ئێمە ڕۆژانە چەند جاری تری شوتومەتەوە پەرلەمانتارانیان ئێمە پرسیاروان لێکن کە ئێمە ڕێکخراوێکی بچووکن بە چنگە کوڕە ڕێکخراوی ڕوون بین زانیاری لەسەر چاودێری نەوتین تەبیعی کارەکانمان و چاودێری نەوت هێرێمی کوردستان هەنی زانیاری بڵاوکەنەوە پەرلەمانتاران ڕۆژانە پرسیار لە ئێمەکەن دەربارەی زانیاری کاتێک کە لیانە پرسی بۆچی ئێمە چاوەڕێکین ئێوە زانیاری بین بە ئێمە ئەڵێن وەزارەتی سامانە سروشتەکان هیچ وەڵامێکمان نایەتەوە ئەگەر وەڵامێکیش باتەوە وەڵامەکانی سێلێکتیڤ بە ئارەزوی خۆی هەڵێ بژێرێ لەو پرسیارانەی کە لێکرێن چی ئەوێ وەڵامی هاتەوە چی ناوێ ئیهمالێکە بە هەمان شێوە ڕوبەڕووی ئێمەش بۆتەوە چەندین جار پرسیارمان کردو پرسیارەکانمان بێوەڵامن لێرەوە تەحەداکە ئەوەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان شەفافە و زانیاریەکانی بڵاوە کاتەوە بە ڕۆژنامە نووسانی نەڵێ بە ئەندامانی پەرلەمان مانگانە راپۆرتێکیان باتێ بڵێ کڕیارانی نەوتکەن بۆ کوێ ڕۆشتووە بە چەندێک ڕۆشتووە و چەندێک ڕۆشتووە با پێشیان بڵێ ئەم زانیاریانە زانیاری وردبینی کراونین کاتێک کە دیلۆیت زانیاریەکانی وردبینی کرد ئەو وەختا بێ بە زانیاری فەرمی بەڵام بەلایانی کەمەوە زانیاریە نافەرمیەکان یاخود وردبینی کراوەکان مانگانەوەکو عێراق بڵاوی بکاتەوە ئەو وەختە بۆ ئەوەی هیچ نەبێ هاوڵاتی پەرلەمانتار بەشێک لە متمانەی بۆ بگەڕێتەوە ئەگەر ڕاستە بەڵام بە دڵنیاییەوە ئەمە ناکرێت بۆچی ناکرێت چونکە گاپی گەورە هەیە بۆشایی گەورە هەیە کاتێک کە زانیاریەکان بڵاو بکرێتەوە ئەو کەسانەی کە چاودێرن بەسەر سەکتەری نەوتەوە زۆر بە ئاسانی ئەتوانن ئەو بۆشاییانە بدۆزنەوە پرسیار و بۆچی دروست بکەن ئەو بۆچیانش ئەگەر وەڵام بیرێتەوە لە بەرامبەرە ئەگەر حکوومەتێ بەرپرسیار بێ ئەبێ و حکوومەتە ئیستیقالە بکە. باشە کاگیادگار لە سەردەمێکە بەرمیلێک نەوت بە لە خوار 20 دلاری شەو بووە حکومەت یێرەمەر 450,000 ڕۆژانە بەرمیل نەوتی فرۆشتووە لە ئێسادا کە بە گەیشتە 130 دلار و لە ئێسادا خوار 110 دلارە هەر بە هەمان شێوە کەواتە ئەمە داهاتێکی یەجگار زۆرە کەواتە لەوانەیە هەر بە ڕۆژێک تەواوی ئەو داهاتی پێشوو بێکە لە 170 کە بە 70 دلار بوو بەڵام پێ وایە بۆ گۆڕانکاریەکان بە هەر لە جێگەی خۆیەتی چەق بەستووە دەگەڕینەوە بۆ دواوە هیچ هەنگاوێک بۆ پێشەوە نییە ئەگەر ناشەفافیەکیش هەبێت. آخر قسەکە لێرە چەندین جار ئەم نمونەم هێناوەتەوە داهاتی نەوتی هەرێمی کوردستان وەکو ئەوە بیخیتە ناو بێژنگێکەوە ئەم بێژنگە خۆتەزانی بێژنگە چێکی لێ بکەی لە ژێرەوە مەگەر زۆر گەورەکان دانە گەورەکانی بمێنێتەوە لەسەر ئەو کەیتری هەموو یەکەوێتە خوارەوە داهاتی هەرێمی کوردستانیشی هەموو لە ژێرەوە ڕۆشتووە ئەوەی کە ئەمێنێتەوە شتێکی زۆر کەمە بۆ هەرێمی کوردستان ماوەتەوە التیزاماتێکی زۆریان خستوتە سەر قەرزێکی زۆریان خستوتە سەر خۆیان کە نازانین سەرچاوی قەرزەکان کێن بۆچی کراون چۆن کراون ئەو قسەی کە چەندین جار دووبارە ئەکرێتەوە تۆ نەوتت فرۆشتووە یاخود نەوتت هاوردە کردووە ئەمانە هەمووی ڕاستن کاتێک کە ئەمانە نییە ئەمە کاتێک کە حکوومەت ئەمانەت پێ ناڵێ کاتێک کە حکوومەت ڕقمی خشتەیاتێ پێتەڵێت 250 350 ئێمە زانین مامەڵەکردن لەگەڵ نرخی نەوتە ڕۆژانە بە سنت زیاوکەمە کاتە سیرەکە تۆ ئەگەر 1 دلار فەرق بکە لە ڕۆژانەدا ئەگەر 450,000 بەرمیلێتە بێت 450,000 دلار زیادەکان داهاتەکەت کەواتە ئەم ڕقەمە خشتانە خۆی کە جارێکە حکوومەت ئەداتێەوە تەفاسیلی تیانیەوە تەنها بە خشتی بڵاویەکاتەوە ئەم مانگە وەزارەتی دارایی چونکە ئەمە قسەی ئێمە نیە ئەمە داتای وەزارەتی داراییە کە 200 ملیۆنی وەرگرتو بۆ نمونە 250 وەرگرتووە 300 وەرگرتو ئەمانە ڕقەمی خشتن لە حساباتە ڕقەمی خشت وجودی نییە لە کاتێکا کە ئەبواە دیتیلتر بیرایەتێ بوتە مەسەلەن نەوتمانە بەو نەفرۆشتووە ئەوەی ڕۆشتوە بۆ فلانە شوێن ئەوەی هاتوۆتەوە بۆەوە وەزارەتی سامانە دارایی ئەوەی بۆ گەڕاوەوە لە کاتێکە ئەم تەقسیماتە ئەم حسابات و کتاباتانە ئەبێ وەزارەتی دارایی بکە وەزارەتی سامانە سروشتەکان ئەوەی لەسەر بێکە نەوتەکە بگەێنێتە بەندەری جیهان و بیفرۆشێەوە داهاتەکەی ئەبێ یەکسەری ڕاستەوخۆ بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی کە ئەمە نەکراوە لە ماوەی ڕابردووە وەزارەتی داراییش وەکو هەر وەزارەتێکی تر چاوەڕێی کردووە کە پارەی بۆ بێ وەکو چۆن چاوەڕێەکەن لە بەغاوە 200 ملیارەکە بێ وەختە وەزارەتی دارایی چاوەڕێی کردو بزانێت
کەی ڕەحمەتی ئەجوڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان پارەیەکی باتێ وەزارەتی سامان سروشتیەکان خۆی سەیطرەی هەیە بەسەرەوە ئەوەش خۆی پرسیارێکی ترە دەسەڵاتی وەزارەتی سامانە سروشتیەکان لە دەستکیایەوە کێ مامەڵە بە سەکتەری نەوتی هەرێمی کوردستانەوەکە ئەمانە هەمووی پرسیاری گەورن و تا ئیسا هەمووی بێجوابن و بەشێکیشی هاوڵاتی ئاسایی و هەموو کەسێک ئەزانێ وەڵامەکەی وەڵامێکی زۆر ڕون و ئاشکرایە کە نەشەفافیەتە نەعەدالەتە لە دابەشکردنی داهاتی نەوتان نەگەڕانەوەی داهاتی نەوتە بەو شێوەی کە پێویستە ئەبێ ئەمانە هەمووی هۆکارن و هۆکاری گەورەشن کە لە پشت ئەوەن کە داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تەواو ناگەڕێتەوە نەوتی هەرێمی کوردستان داهاتێکی کەمە زۆر جار هاوڵاتی خۆزگەی ئەوە بخوازێت کە نەوتی ئەسڵەن بەرهەم نەیەنایە و نەوتە لەژێر خاکە بمایەتەوە هیچ سوودێکی نەبوو بۆ هاوڵاتی ئاسایی ڕاستەگە لە زمانێک لە زمانەکانە سوودێکی هەبوو بێ بەڵام لە ئێستادا سوودێکی وای لێ نابینێ بەڵکو غەیری بارگرانی و قەرز زیاتری چینێناوە بۆ سەر هاوڵاتی. بەڵێ سپاس بۆ یادگار سەدیق شرۆڤەکار لە بواری لە ناوینی ڕۆژ لەگەڵ